دەمە 11 مامۆستای خۆبەخشین تاکە ئامانجمان دووبارە هیوابەخشینەوەی بۆ منداڵانە دڵخۆشکردنیانە. ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی نانەکەری لە بەشی منداڵان لەبەر شێرپەنجە کار دەکەین. بەشێکی هادی و لەسەر خۆ تەعاونیان لەگەڵاکەین حتى بەعزە جارێ یاری سوعبەتیشیان لەگەڵاکەین. ئێمە لە نەخۆشخانە نانەکەلی وەکو بەشی منداڵان هەمیشە لە خزمەتی نەخۆشەکاندا بووینە. بووین بە هاوڕێ لەگەڵ نەخۆشەکان. ئەو کارمەندانی لێرە بە ستاف و بە دکتۆر و بە هەمووەوە وەک سەربازی ونوە. بەرنامەی سەربازی ونی ئەم جارە چیرۆکی چەند خۆبەخشێک و کارمەندانی بەشی منداڵانی توشبووی نەخۆشی شێرپەنجە دەگێڕێتەوە. ئەم مرۆڤە خۆنەویست و خۆبەخشانە خزمەت بە هەستیارترین توێژی کۆمەڵگە دەکەن و ئێش و ئازار و برینە قوڵەکانیان ساڕێژ دەکەن. بداية وشي نخوش سرداني نخوش خانة دكات بداية دكتوري بسبور دايبيني وقتي كديتي رواني بشي تواري دكري لنخوش خانة كمان كارمند مان هي خصوصا بيداني علاج كارمند مان هي لبو سعبي خويني وقتي كنخوشك داخل دكري فاسي خويني لبو دكري لباشان بجوري فاسي خوينكي علاجی پێویستە وەقڕاستی پێویستە یان خوێنی پێویستە لەو کاتیش کە نەخۆش ماوە بۆ ماوەی سەعاتێک 2 سەعات جاروێ دەڕوایانی لۆ 10 سەعات 12 سەعاتیش نەخۆش لە تەواوی دەمێنێتەوە ئەگەر پێویستی بەداخل بوو قاوشی خۆمان هەیە لە سەرێ ئی بەشی منداڵان لەوێ منداڵەکە داخل دەکرێت بە جۆرەی پێویستی هێتا ئەو کاتی چارەسەرەکەی تەواو دەبیان پێویستی بۆ چارەسەرێک کە دەبی وەرگری دەمێنێتەوە لە بەشی منداڵان و لە پاشان ڕەوانی ماڵی دەکرێتەوە. ئێش و ئازاری ئەو منداڵانە لە ئامێزی پڕ لە دلۆڤانیان دەگرن. لێرە ئەو منداڵانەی کە نەخۆشی شێرپەنجە لاشانی تەنیوە ئەم کەسانە خەندە دەخەنە سەر لێوەکانیان و ئومێدیان پێدەبەخشن. منداڵ کاتێک داخل دەکرێت لە مستەشفای بداية دکتۆری ئەخسایی دەیبینی پاشان ئەگەر پێویستی بە داخل بوون هەبوو بەشی ئەتفاڵمان هەیە داخل بوونمان هەیە لەسەرێ و بەشی تەواریشمان هەیە کاتی چارەسەرەکەی وەردەگرن و دەگەڕێنەوە ماڵێ ئەو وەختی نەخۆشیش داخل دەبی لە تابقی سەرێ بەشی ئەتفاڵمان هەیە کە داخل دەکرێن چارەسەری وەردەگرن. ئەو گەنج و لاوە خوێنگەرم و خۆبەخشانە لە شاری هەولێر بە ئیرادەیەکی بەهێز دەست و بازویان هەڵکردووە و بۆ خزمەتکردن بەو منداڵانەی کە ململانەیەکی تند لەگەڵ نەخۆشیە کوشندەکەیان دەکەن. ئەو منداڵە چاوگەشانە لە چاوەڕوانی چارەسەرکردن و نەمانی ئازاری ئەو نەخۆشیان کە لاشەیانی داپۆشیوە. بداية كديتن داخل دبي لبشي أطفالي بيداني يكم زار كانوا لبو دادنين شويني خاصي لبو دكين دادن يعني داخل دبي لباشانيش بيداني تارسري كيميائي بخوي زور دبي تايبت بي وزور حذر بي لقل نخوشكي حتى لقل نخوشي دبي زور آقادار بي لقل علاجكش ثم براسي بيداني تارسري كيميائي زۆر لێ هاتووی شارەزایی دەوێ خاترێ وەکو عیلاجشکە لە مستەشفایەکانی دیکە دەدرێتن وەکو خۆمان زۆر ماندوو دەبین لەگەڵیان چون بەشی ئەتفاڵیە منداڵ وەکو گەوران نییە ئازاریان زیاترە بەردەوام یعنی زۆر جار هەیە ئەمەیەک بخۆم هاتە منداڵەکەمان پێی خنا دەکرد لە بۆ پێدانی دەرمان وەختێکی زۆر دەوێت جەماعەتی ئێوانە جەماعەتی شەو ینی زۆر کارمەندەکان ماندووترین وەکو گەورەی تەعاونکردن لەگەڵیان دوایسترە هەن لایەنی جەستەی ئەو منداڵە و هەن لایەنی دەرونی هەتا مە دەتوانین منداڵەکەی دانێن هەتا کانونێکی لە بۆ دانێن
یان تا ڕازی دەکەین بە پێدانی زۆر جار منداڵ هەیە علاجەکەی ڕەفز دەکاتەوە نایە وەرگریتن ئەوە ینی دەبی زۆر سەیتار بین لەسەر ئەو شتانە. ئێرە نەخۆشخانەی نانەکەلیە. ئەم نەخۆشخانە دەکەوێتە ناوەندی شاری هەولێر کە تایبەتە بە نەخۆشیەکانی شێرپەنجە و نەخۆشیە کوشندە مەترسیدارەکان. لێرە دەیان پزیشکی پسپۆڕ و کارمەندی تەندروستی و خۆبەخش 24 کاتژمێر کار دەکەن بۆ ساڕەشکردنی برینێک کە مرۆڤایەتی بەدەستیەوە دەناڵێنێ و تا ئێستا چارەسەری بنبڕی بۆ نەدۆزراوەتەوە. ئەو نەخۆشیەش پێی دەوترێت شێرپەنجە. تۆنی ئافرین ئێمە بۆ خۆمان وەکو کارمەندانی بەشی ئەتفاڵ کە زۆر ماندووینە لەگەر منداڵەکان تەعاونکردنیان دەبی جیاوازتری لەگەڵ گەوران لەوانەیە ینی جاربێ پێدانی چارەسەرە سەعاتێکی بووێ بەڵام ئەو نەخۆشە درێژە دەچێشی تووشی مزعافات دەبی تووشی ینی زۆر جارێ توش حساسی دەبی نەخۆشەکەمان تووشی مزعافاتی تکە دەبیتن دەبی ئەمە وەختەکە درێژتر بکەینەوە زۆرتر تەعاونمان لەگەری هەبیتن دەبی زۆر دڵمان گەورەبی لەو کاتێکەوە نەخۆشێک لەبەردەستمانە بزانێ و ئامانەتەکە لەبەردەستمانە بیپارێزین. ئەمە زۆر سەختی دەبینین لەگەڵ منداڵەکانی مستەشفای وەختی کە داخڵ دەکرێن بەڕاستی چونەوە منداڵە ناتوانانی ڕاوەستی ناتوانانی تەعامل بکە ناتوانانی جێر لێ بگریتن وەکو گەوران نییە ئەنی زۆر جار منداڵ هەیە بەڕاگررتنی یعنی وەختی عیلاجی لەسەرەدی بە خۆمان جاربێ مراقەبەمان کردیان یان زۆر بەداکان دەنێن دووبارە ئەو شتەی دەکەینەوە کە زۆر مسەیتەر بن لەو عیلاجی جاروێ عیلاجەکەی دەپسڕین جاروێ دەستکاری عیلاجەکەی خۆی دەکا وەکو گەوران نییە بتانین تەعاملکردنمان لەگەریان زۆر جیاوازترە دەبی زۆر دڵمان گەورە بێ وەکو کەسێکی ئاساینە وەکو منداڵێکی مستەشفایش دیکەشنا چکەوانە زۆر بە ئازارن بەردەوام دەناڵێنن ئەو چارەسەرە قورسەی وەردەگرن زۆر سەختە. ئێمە وەکو کارمەندانی نەخۆشخانەی نانەکەلی لە بەشی منداڵان لەبەر شێرپەنجە کار دەکەین لەبەر شێرپەنجە کار دەکەن ڕۆژانە ئیشیمە لێرانە پێشوازیکردنی منداڵەکانە ئەوانێکەوە تووشی نەخۆشی درێژخایان بینە سەرەتاکە دێنێ ئێرە ئێمە پێشوازانە دەکەین سەرەتا دانانی کانولەیە و پێدانی ئەو دەرمانەی کە لەلایەن پزیشک دەنووسێتن ئێمە جێبەجێ دەکەین و متابعی دەرمانەکان دەکەین کە دەرمان هەیە سعاتەکە 2 سعات هەیە 10 سعاتە دەبی بە شێوەیەکی زۆر سڕ چاو لە دەرمانەکان بچووکە هەر هەڵەیەک دەرمانەکە ڕوو بدە لەوانە کارەساتی گەورە لێ بکەیتەوە. ئێمە لە نەخۆشخانە نانەکەلی وەکو بەشی منداڵان هەمیشە لە خزمەتی نەخۆشەکان دابووینە و پرەنسیپی کارکردنیشمان لێرە دوو جۆریە یعنی وەکو ئێمە لایەنی تەندروستیمان هەیە و لایەنی دەرونی ئێمە وەکو وێرە تایبەتمەندێکی جیاوازترمان هەیە لە نەخۆشخانەکان کرد پێویستە تایبەتمەندی لایەنی دەرونی نەخۆشەکان و هاوڵی نەخۆشەکانیش بکەین و پاشانیش لایەنی تەندروستی و ئێمە زۆر بە گوێرەی کاری خۆمان زۆر هاوکار و هاودەمی نەخۆشەکان بووینە بگیرە لەوەی نەک لە نەخۆشخانە لە ماڵەوەش هەندێک جار ئێمە هاوکاریانین چونکە کێشەکەم ئێمە لەوەدایە کە بە بەردەوامی نەخۆشەکان کۆنتاکتیان پێویستە لەگەڵ ئێمە و دکتۆرە بەڕێزەکان هەبێت و بۆ ماوەیەکی درێژخایەنتر لێرە ئەمێنەوە بۆ ئێمە خزمەتی درێژخایەنتریان پێشکەشەکەین و هیوادارم لایەنی پەیوەندیداریش بە هەمان شێوە هاوکاری ئێمە بێ بۆ ئەوەی ئێمە زیاتر و باشتر خزمەتی ئەو نەخۆشە بە ڕێزانە بکەین و بە تایبەتی ئەگەر بین تۆزێک فۆکس بکەینە سەر شوێنی منداڵان تۆزێک
ئیدامەی پێویستە باشتر ببی چۆن لە ڕووی دەرونیەوە پێویستە دایک و باوکان ئاگاداری باشتری منداڵەکانیان بن و ڕێنمایی تایبەتش لە ئێمەوە وەربگرین. نەخۆشەکان لێرە جیاوازن لەگەڵ نەخۆشی ئاسایی تر چکە بەڕاستی لایەنی دەرونیشیان زۆر تێک ئەچێت لە بەرەوەی ماوەیەکی درێژ پێویستیان بە چارەسەر هەیە. لێرە ئێمە زیاتر گرنگیان پێین و هەوڵەیەن زیاتر ئارامیان بکەینەوە لێرە وەکو ینی کەسی خۆمان هەڵسکەوتەکەین تەنانەت یانی ئەگەر زۆر جا نەخۆشەکە بێرە تێ ئەپەڕێ نەخۆشیش نەبێ علاجیشی نەیە سەردانی ئێمەکە ینی بووین بە هاوڕێ لەگەڵ نەخۆشەکان و هەروەها لەگەڵ خانەوادەکەشی ئەوانیش باری دەرونیان زۆر تێگەچێت و پێویستە زیاتر چاودێریان بکەین. لێرە چارەسەرەکانیان ئەوەی دەتوانای ئێمە بۆیان جێبەجێەکەی نیوادارین حکوومەتیش زیاتر هاوکاریان بکات چکە بەڕاستی لایەنی دەرونیان تێکچۆ لایەنی دارایی لە هەموو لایەنێکەوە پێویستیان بە هاوکاریکردن هەیە نەخۆشانی ئێرە. زۆر جار نزیکبوونەوەمان لەو ئایلێ وەکو ئەوەیەکەوە لە ماڵی خۆمانین یان ئەو ئایلێک ینی کەسێکە لە ئەندامەکانی خێزانەکەمان ئەو کاتیش کە کۆچی دوایی دەکا بەڕاستی زۆر پێم تەئسیر دەبین. یعنی ئەمە عەفتانە ئەو شتەمان بەسەر دێ ڕۆژانە بەسەرمان دێ. لێرە چەندین پشکنینی جیاواز و جەراوجۆر و دەگمەنی تەندروستی و پزیشکی بۆ نەخۆشانە ئەنجام دەدرێت کە هەندێک جار بۆ یەکەم جارە پشکنین و چارەسەری گرنگ دەدرێت بە نەخۆشەکان کە لەسەر ئاستی عێراق و کوردستان و ناوچەکە دەگمەنە. ئەو منداڵە بیدایەت کە دێ باشترە لەوەی کەوا جاری دووەم و سێم دێتەوە چون جاری دووەم و سێم دێتەوە هەز بەوەی دەکا کە ئەو عیلاجەی وەردەگری ئەوەندە ئازاری پێدەگەینی ئەوەندە هیلاچی دەکا جاری دووەم و سێم لەبەرەوەی کە ڕەفزی دەکاتەوە وەری نەگری بە زۆر بە هاوکاری خۆمان بە هاوکاری ینی کارمەندەکان و پزیشکەکان و بە هاوکاری داک و بابیشی دەتوانی قەنەعەت بە منداڵەکەی بینین کە بتوانێت ئەو چارەسەری وەرگرتەوە. ئەو خۆبەخش و کارمەندانە 24 کاتژمێر چاودێری تەندروستی ئەو منداڵانە دەکەن بە شێوەیەکی بەردەوام بێدابڕان بەوردی چارەسەریان پێدەدەن. منداڵمان هەیە مانگێک دەمێنێتەوە منداڵمان هەیە 3 هەفتە دەمێنێتەوە ئەگەر وەسعی مستەقر نەبی زۆر زیاتریش لە مانگەکی مایتەوە نەخۆشمان لە بەشی منداڵان زۆر هاوکاریان دەبین زۆر تەشجیعی داک و بابەکەی دەکەن بۆی دڵیان گەورەتر بێ هەتا بە خۆشمان ینی تەعاونکردنمان لەگەڵیان باشترە. زۆر جار هەیە ینی وا هەز دەکەین وەکو منداڵی خۆمانە زۆر جار هەیە ینی جیاوازی پێ ناکەین زۆر جارە من لە پێدانی عیلاج لە بۆ نەخۆشێک ینی کە ئەو دەیبینم ئەو ئازارێ هەیە هاوار دەکا دەناڵێنی وا هەز دەکەین بە خۆمانین ینی زۆر بۆ شتێ متەئسیر دەبین لە بەخاتریوەی زۆر لەگەڵ یامادینە. پشکنین و چاودێری دۆخی تەندروستیان لەلایەن پزیشکان و کارمەندان بە وردی ئەنجام دەدرێت. سەختی و زەحمەتی کارەکە و جۆری نەخۆشیەکە کە دڵ دەخاتە ژان وای کردووە وەک یەک خێزان کار بکەن و سۆز و ناز و ئازاری ئەو نەخۆشانە و خێزانەکانیان لە باوەش بگرن. ئێمە ڕۆژانە ئەو شتەمان بەسەردێ و زۆریش متەئسیر دێمن بەوەی کەوا منداڵکمان ئەو کاتی گیان لەدەست دەدا چون ئەوە لە بیدایەتی نەخۆشیەکەی لەگەڵمەیە بە ڕۆژانە و بە بەردەوام سەردانی ئەو مستەشفای دەکە و چون هەمووش بەشی منداڵانە بەردەوام دەگەڕێتەوە لای خۆمان لە پاشان وەختی زۆر وەختی کۆچی دوایی دەکا بەڕاستی هەموو کارمەندەکان هەتا بە دکتۆرەکانیش بەشی منداڵان زۆر پێم تەئسیر دەبین ئەمە ڕۆژی یەکشەم نەخۆشێکمان کۆچی دوایی کرد زۆر متەئسیر بووین. لە ڕێگای کارەکانەوە خزمەتەی دەیکەن دەیانەوێت ئومێد بەو منداڵانە ببەخشن. ئەو نەخۆشخانە وەکو نەخۆشخانەکانی تر نییە ئێمە با بڵێن هەڵسوکەوت لەگە نەخۆشی شێرپەنجە دەکەین کە نەخۆشی شێرپەنجە بەگشتی با بڵێن لە بارێکی تایبەتیدایە وەکو نەخۆشەکانی تر یەکە لە شوێنەکانی تر دەبینی نەخۆشیێکی هەمووی هەر نەخۆشە بەس نەخۆشی ئاسان لەوێ چارەسەرکردنەکانیان ئاسانە لەو ماوەی هەفتەکە چارەسەرێکی بۆ دانێنەوە بەس ئەوانە لەبەر ئەوەی ماوەکی دوور و درێژیان هەیە ئەوانە لەوانەیە زۆر کەس پێ نازانی کە ئەوانە لۆ پێیان دەڵێن سەربازی ون
لەبەرەوەی ئەو کارەی دەیکەن ئاسان نییە. یعنی با بڵێن ئەگەر ئەمە بێت و بەراورد بکەین کە کارمەندێک کە لە شێر پەنجە لەگە نەخۆشی شێر پەنجە ئەو کاری کە لەگەڵی دەکا ئەگەر بەراورد بکەین لەگەڵ نەخۆشێکی با بڵێن ئاسایی لە شوێنێکی تر بەقەدەر لەوانەیە با بڵێن 20 جار 100 جار هیلاک دەبیت لەگەڵی، چکە لەبەرەوەی بەستەنها دەرزی لێدان نییە، باری دەرونیشی هەیە. لەبەر ئەوەی خەڵک زۆر پێ نازانی، تەنها ئەوانەی کە با بڵێن نەخۆشیان دەبی یان خەڵکەکە دێتە ناو نەخۆشخانە دەبینیتن ئەوجە هەز دەکاتەرێ ئەوانە بەڕاستی سەربازی ونن لەبەر ئەوەی کارەکانیان کەس پێی نازانی هەتا بەخۆی لە نێزیکەوە نەیبینیتن. ئەوان کۆڵنادەن بۆ چارەسەرکردنی ئێش و ئازاریە و منداڵانە کە بەدەست زامی ئەو برینەوە دەناڵێنن. ئێرە قاوشی مناڵانە مناڵەکان کە داخڵە بن لێرە عیلاجی ئەنتیبایۆتیک و ئەوەشیان بۆ کەنکان لەلایەن بۆ دائەنین جگە لەوەی کە هاتە مناڵ ئەترسێ لە ناو خەستخانە و لە دکتۆر جگە لە عیلاجەکانی خۆیان ئێمە بێ باشەیەکی هادی و لەسەر خۆ تەعاونیان لەگەڵاکەین حتى بەعزە جارێ یاری سوعبەتیشیان لەگەڵاکەین. بەڕاستی ئەو کارمەندانی لێرە بە ستاف و بە دکتۆر و بە هەمووەوە وەک سەربازی ونوە خەریک ینی 15 ساڵ ئێمە ڕۆژێک لە ڕۆژان هیچ هەستمان بەوە نەکردو ئایا ماندی دەبین، ئایا موچە نایە، ئایا ئەوە موچە 3 مانگ 4 مانگ دێ، هیچ پەیوەندی بەوە نەبوو. ئێمە هەمیشە وەکەوە بێ 28 مانگا موچەمە وەرگرت بێ هیچ تاسیری ئێمە نەکردێت 4 مانگ 5 مانگ موچە دێ. ئێمە هەمیشە هەم وەک سەربازی ون بووین، هیچ کەم و کوڕێکمان بە خۆمەدان بەدی نەکردو. ئەوان چاودێری و چارەسەری نەخۆشێک دەکەن کە ئەستەمە مرۆڤ بتوانێت لێ ڕابکات. ئەو ڕوحانەی هێشتا چێژی یاریکردن و بۆنی باوەشی دایکیان تێری نەکردوون. ئەو مرۆڤانە ناز و ئازاریان هەڵدەگرن و چارەسەری برینەکانیان دەکەن. لە ڕێگەی چەندین چالاکی وەک وێنە کێشان و میوزیک و پێشکەشکردنی ڕێنمایی دەرونی دەرگای هیوا و خۆڕاگریان بەڕوودا دەکەنەوە. دانەوێت لە خوێندن دانەبڕێن و فێری زانست و زانیاریان بکەن. هۆشیاریان دەکەنەوە و وانەیان پێدەدەن و فێری خوێندن و نووسین دەکرێن تا ئەو نەخۆشیە نەبێتە هۆکاری لە دەستدانی داهاتویان. ڕۆژانە لە کاتی چالاکیەکانیان سەردانی ژوور بە ژووریە و منداڵانە دەکەن کە تووشی شێرپەنجە بوون و دڵ و دەرونیان ئارام دەکەنەوە و خەندە دەخەنە سەر لێوانیان تابیر لە ئازاری نەخۆشیەکەیان نەکەنەوە و بەهێز بن. ئەو کارمەندانەکە با بڵێن لە هەموو نەخۆشخانەیەکی شێرپەنجە هەموو کارمەندەکان بەگشتی تەنها بەسکاری کارمەندی ناکەن لەبەرەوە ئەو نەخۆشانەی کە هەیتیان هەمووی نەخۆشی شێرپەنجە. ئێمەش بە تایبەتی باسی بەشی منداڵان دەکەین کە منداڵ جگەلەوەی کە منداڵە کە نەخۆشی شێرپەنجەشی هەیە ئەوانە تایبەتمەندی خۆیان هەیە، چۆنیەتی با بڵێن هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەی کە کارمەندە و جگە لە ئیشی با بڵێن کە نەخۆشخانە با بڵێن کە چارەسەرکردن و ئەوانەیە زیاتر دەبی وەکو با بڵێن ئەو منداڵان وەکو منداڵی ئەو کارمەندانێک کە لەوێ کار دەکەن وەکو برا و خوشکیان بن لەبەر ئەوەی هەم هەستیان ناسکە هەم نەخۆشی شێرپەنجەیان هەیە پێویستێکی بە هەماهەنگێکی باشەیە لە هەموو ڕووەکەوە نەک تەنها لە ڕووی چارەسەرکردنەوە فکە ڕۆژانە لەگەڵیانن لەبەرەوەی ئەو نەخۆشانە ماوەی زۆر دەمینێنەوە لە نەخۆشخانە بۆ نمونە ساڵەکە 2 ساڵەکە هەموو دەبنە وەکو خێزانی خۆیان لێدێ لە تەبیعەتی ئەو منداڵی دەزانی چۆنە دەزانی چۆنیش تەعاملی لەگەڵ بکەی بۆی بتوانی ئەو چارەسەرکردنێکە وەردەگری تا ینی ڕێژەیەکی زۆر بەرز بتوانی با بڵێن سوودی لێ وەرگریتن لەبەرەوەی تەنها چارەسەرکردنی نەخۆشی شێرپەنجە تەنها چارەسەرکردن بە دەرمان و بە دەرمانی کیمیاوی ئەوانە نییە. با بڵێن لە باری دەرونی زۆر گرنگە یان چەند توێژینەوەش کرایە کە باری دەرونی هەم لە گەوران هەم لە منداڵان بە تایبەتی لە منداڵانیش ئەگە بێت و با بڵێن ینی جەوەکی وایان لۆ بڕەخسێنی کە بتوانن سەردانی نەخۆشخانەکەن و چارەسەرەکەی باش وەگرن لە ڕووی دەرونیەوەش ئەگەر بێت و ڕووی دەرونیان زۆر باش بی وا لێ دەکا ئەو چارەسەرەکە دەیاندێ با بڵێن ئیستیفادەی زۆر بکەن ئەو کارمەندانێک کە هەیتمان ئەو ڕۆڵانە دەبینن بەگشتی هەم با بڵێن لە پزیشکەکان هەم لە کارمەندەکان کە ڕۆژانە لەگەڵیانن چۆن چارەسەریان دەکەن چیان دەوێت پێویستە
ئەمە خۆشببختانە بابرن شوێنی تریشمان لۆ منداڵەکان کردەوە بۆ نمونە ئەو قوتابخانەکە ئەو ساڵ کردمانەوە بۆی منداڵەکان ئەوانەی کە دەرسیان هەیە کە لیان نەڕواتن لەبەر ئەوەی لە نەخۆشخانەکە داخل دەبن لەوانەیە چەند دەرسێکیان بڕوە کاریگەری هەبی لەسەر قوتابخانەکەیان فەلەڕی ئەوەوە شوێنی یاریکردنمان بۆ دانانە بۆ ئەوەی هەز نەکرد کە تەنها دێنە نەخۆشخانە هەز دەکەن دەچنە شوێنێکی کە یاریکردنی لێیە کەوانە وتنەوەی لێیە لای مامۆستا بەڕێزەکان کە وەکو خۆبەخش هاتینە سوپاسیشیان دەکەین فەوانە هەمووی کۆ دەبێتەوە وا لێ دەکە باری دەرونی ئەو منداڵانە باش بی و کارمەندەکانش زیاتر لەگەڵیان بن و چارەسەرکردنەکەشیان زیاتر سوودی هەبێت. ئێمە وەکو کارمەندانی بەشی ئەتفاڵ ینی بە هەموو بە 24 ساعت سەربازی ونین زۆر پارێزگاری لە منداڵەکان دەکەین لە تەندروستیان بە بەردەوام ینی چاودێریان دەکەین. ئەنجامدانی چالاکی جۆراوجۆری وەرزشی و وێنەکێشان و ڕۆژی لەدایکبوون و سازکردنی ئاهەنگی خێزانی و یادکردنەوەی ڕۆژی جیهانی شێرپەنجە و دەیان کاری جیاواز ئەمانش بۆ دڵنەوای و باشترکردنی لایەنی دەرونی ئەو منداڵانەیە چونکە ئەو منداڵانە لە بارودۆخێکی خراپی دەرونیدا دەژین بۆ ڕەوانەوەی ئەم دۆخە خراپە بەردەوام چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت. ئێمە وەک خۆبەخش بۆ منداڵانی توشبووی شێرپەنجە کۆمەڵێک بەرنامەماندانا یەک لەوانە ئەوانەی نەخیندەوارن فێرە خیندەواریان دەکەین و ئەوانەی خیندەوارن و بەڵام دابڕایە درێژە بە خیندەکانیان دەدەین و ناهێلن تا ببڕێن. سێیەم بارودۆخی دەرونیان بۆ پەڕی باشی بگەینین ئەو هەستێک کە هەیەیانە لەیانیان بە دوور بخەین وە بکەین هاانیان بدەین کە ئەوان باشن و باشیش دەبن. ئێمە 11 مامۆستای خۆبەخشین لێرە کار دەکەین ئامانجمان تەنها خزمەتکردنی ئەو منداڵانەیە. مامۆستایەکانیش هەموو مامۆستای هەموو بابەتەکانی تێدایە تاکە ئامانجمان دووبارە هیوابەخشینەوەی بۆ منداڵانە دڵخۆشکردنیانە و بەهێزکردنی لایەنی زانستی و لایەنی دەرونیانە. منداڵەکان زۆر پێویستیان بە چارەسەر هەیە بەهام بە شێوەیەکی گشتی نەخۆشەکانی نەخۆشخانەی نانەکەلی پێویستیان بە چارەسەرێ پێویستیان بە هاوکاری هەیە لە بۆ پێدانی چارەسەر و لە بۆی بەردەوامی ژیان دووبارە بگەڕێنەوە ناو کۆمەڵگە. ئەمە بۆ ئەو کارمەندانە دایمەن لەگەڵیانین سەردانیان دەکەین هەر پێویستێکیان پێبی شەرنی لە بواری پزیشکیش بێت هەر بوارشکەبی ئەمە هەوڵ دەدەین یارمەتیان بدەین بۆی بتوانین زیاتر ئەوان کارەکانی بکەن زیاتر سوپاسیان دەکەین پێیان دەڵێن ئەوانە نەخۆشی شێرپەنجەنە منداڵی خۆمانن یعنی باشترە بە هەر ڕێگایکی زۆر جار ئەمە بە هەندێک بواردا ڕۆشتینە کە هەتا با بڵێن موچە و ئەوانش بە تەواوی نەبووە بەس پێمان گوتی ئەو کارە ئەتوو لە بە ئەو منداڵی دەکەی شێرپەنجەیە بیریان لە موچە و شتەکانیە بیریان لەوەی چۆن منداڵەکە چاک دەبێتەوە چۆن یارمەتی دەدەن. ئەمە دیاری بەرنامەی سەربازی وونەکە لە کەناڵی کوردستان 24 پێشکەشی دەکەین بەو کارمەندە بە ڕێزانەی خۆمان کە بەڕاستی سەربازی ونن ئێمە زۆر شانازیان پێ دەکەین ئەمانە لەگەڵ ئەو کارمەندە خۆبەخشانەی کە لەو ساڵ زۆر یارمەتیان داینا بۆی بتوانین چارەسەری نەخۆشی شێرپەنجەی منداڵان بکەین ئەمەش تەنها نمونەیەکن لەو سەربازە ونانەی کە لە ناو نەخۆشخانە ناکە بە درێژایی ڕۆژانە 24 ساعات کار دەکەن بۆی بتوانین یارمەتی ئەو نەخۆشیانە بدەین بۆی بە زووترین کات چارەسەر بن و پیرۆزباییان لێ دەکەین و پیرۆزە